ژمارەیەک خێزانی مەسیحی کە لە ترسی داعش مووسڵیان بەجێهێشتووە و ڕوویان لە شاری کەرکووک کردووە و لە کڵێسایەکدا نیشتەجێ بوون. مارزی سەبری کە ژنێکی بەتەمەنە و سەرباری زۆری تەمەنی کەچی بەدەر نەبووە لە هەڕەشەکانی داعش و وەکو خۆی دەڵێت ئێستاش ترسی داعش لە جەستەیدا ماوە. بەڵێ دیمن هاتنە نێو ژوورەکەم 5 کەس بوون، یەکێکیان دەموچاوی بەو شێوەیە بوو ڕیشی ئەمەندە بوو. خەریک بوو لە ترسا ئەمردم. من تەنها هاتمە ئێرە لە ترسا ڕووخا بووم. بەڕاستی ترسەکەم ئەمەندە زۆر بوو بێوێنە بوو، هەرچی جەستەم هەیە ئەلەرزی. ئیتر هەموو گەڕەکەکە هاتن و وتیان قسەی لەگەڵدا مەکەن. ئیتر لە ترسا نەنانینیوەڕۆ و نەنانی شەوێم نەخوارد. مارزی بەهۆی ئەوەی کوڕووکچی نییە و مێردەکەشی لە ژیاندا نەماوە، لە ماڵەکەی خۆیدا لە مووسڵ بەجێماوە و هێزەکانی داعشی بینیوە کە دواتر داعش لە ماڵەکەی دەریان کردووە و بەرەو شاری کەرکووک ڕەوانەیان کردووە. ئەیانوت دەبێت بڕۆیت، بەڵام خەڵکی کۆڵانەکەمان هەموو هاتنە ماڵەکەم. ئەگەر ئەوان نەبوونایە خوددا دەیزانی چیان لێ دەکردم. بەخوا ئەوان نەیان هێشت و وتیان ئەوە دایکمانە و قسەی لەگەڵ مەکەن. ئیتر بەزەییان پێم داهاتەوە و ڕزگاریان کردم. ئیتر ڕۆژی دواتر بەیانی زوو سەعات 6 منیان برد بۆ گەراجی شیمال و بە ئۆتۆمبیلێکیان وت بمبات بۆ کەرکووک و لە نزیکترین ناوچەدام بنێت. شۆفێرەکە پرسی تۆ چیت؟ منی ژوتم ئەرمەنیم و بردمی بۆ شوێنی ئەرمەنەکان و لەوێشەوە بۆ ئێرەیان هێناوم. لە نێو ئەو کڵێسایەدا کە مەرزی تێدا دەژی نزیکەی 30 خێزانی تری مەسیحی تێدایە. ئەکو یعنی شەباب و بەڵێ هەیە گەنجان و ئەو کەم ئەندامانی نەتوانرا دەربازیان بکەن و خەڵکیش هەن هەستیان پێ نەکرد نووست بوون. ئیتر هێشتا خەڵکمان هەیە. بەخوا یەکەم جار کە هاتین هەواڵیانمان بۆ دەهات، بەڵام ئێستا هیچ هەواڵێکیان نەماوە. بۆ نمونە دراوسەیەکمان پیاوێکە و براکەی هیچ هەواڵێکیان نییە. ئیتر خۆت دەزانیت حاڵی ژێردەستی داعش چۆنە، دەربەدەریان کردین و ستەمیان لێ کردین. دوای کۆنتڕۆڵکردنی مووسڵ لەلایەن داعشەوە ژمارەیەکی زۆر خێزانی مەسیحی لە ترسی ئەو ڕێکخراوە مووسڵیان بەرەو ناوچە کوردیەکان بەجێهێشتووە و لە ئێستاشدا دوور لە ماڵ و حاڵیان ژیان بەسەر دەبەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.